کۆمەڵی ئیسلامی کوردستان دوای نزیکەی 6 ساڵ لە تێپەڕبوونی بەسەر بەستنی کۆنگرەی سێهەمیدا لە شاری سلێمانی کارەکانی کۆنگرەی چوارەمی دەست پێکرد. لە کۆنگرەی کۆمەڵدا 892 ئەندام بەشداریان کردووە و کۆنگرە مافی گۆڕانکاری ڕیشەیی لە بنەما و کارکردنی داهاتووی کۆمەڵی ئیسلامیدا هەیە. لە ڕۆژی یەکەمدا لە کۆی 71 کاندید 22 کەسیان وەکو سەرکردایەتی نوێی کۆمەڵ هەڵدەبژێردرێن. علی باپیر جارێکی دیکە وە کەسی یەکەمی کۆمەڵ هەڵبژێردرایەوە و ناونیشانی پۆستەکەشی لە ئەمیرەوە گۆڕدرا بۆ سەرۆک. علی باپیر لە ناو کۆنگرەی حیزبەکەیەوە وتی کوردیش نەتەوەیەکە وەکو نەتەوەکانی دیکە هەموو مافێکی هەیە، بەڵام ئێستا لی زەوت کراوە. هەروەها وحی خوا فێری کردووی کە ئێمە نەتەوەکەی خۆشمان لە ئاستی نەتەوەکانی دیکەی دنیادا ببینین. چکە خوا دەفەرمێ وەجعلناکم شعوبا وقبائل لتعارفوا. چەندە عەرەب شەعبە و تورک و فارس شەعبن وەکو سێگەلی دراوسێمان، کوردیش بەقەدەر ئەوان شەعبە، خاچی هەیە، خەڵکی هەیە، زمانی هەیە، مێژووی هەیە، کلتوری هەیە، هیچ جیاوازی نییە لەگەڵ ئەواندا. و هەموو ئەو مافانەی ئەوان هەیەنە شەریعەت فێری کردوین بزانین نەتەوەکەی ئێمەش ئەو مافەی هەیە. ئەگەر ئێستا لێی بەهرەمەند نییە لێی زەوت کراوە، لێی دەست بەسەردا گیراوە. پێشتر کۆمەڵ ئەنجومەنی سیاسی هەبوو، بەڵام ئێستا لە کۆنگرەدا ناوەکەی گۆڕدرا بۆ ئەنجومەنی باڵاو ژمارەی ئەندامەکانی 9 کەسە و سەرکردایەتی نوێ ئەندامەکانی هەڵدەبژێرێت. وتەبێژی کۆنگرەی چواری کۆمەڵیش دەڵێت لێکردنەوەی پاشگری ئیسلامی یەکێکە لە پێشنیازەکان کە لە کۆنگرەدا باز دەکرێت. بەڵێ بەتەشی ئەو گفتوگۆ چڕوپڕە گفتوگۆ گەرمەی کە کرا لەسەر کۆمەڵک بابەت بوو بۆی کە بتوانین لە کۆتاییە ئەنجومەنی سەرکردایەتی هەڵبژێرین. یەکێک لەوانە ڕێژەی خوشکان بوو، ڕێژەی ئافرەتان کە لەمە بەدووە لە ڕابردووە لە سەها 15 بووە بەرز بۆ لە 120 واتە لەمە بەدووە ڕێژەی خوشکان لە سەرکردایەتیە لە 120 بێت. ئەمە یەک دوو ئێمە ئەنجومەنێکمان هەبوو لە ڕابردووە بە ناوی ئەنجومەنی چاودێری و لێپرسینەوە کە لە کۆنگرەیە هەڵەبژێردرا، بەڵام کۆنگرە بڕیاریدا کەەوە دەستەیەک بێ، دەستەیەکی پسپۆڕی بێ، لەمە بەدووە لە سەرکردایەتی دیاری بکواتە ئەوانەی کە دەبن بە ئەو دەستەی چاودێریە کە ئیشان چاودێریە بێ لە کۆمەڵە کەسی پسپۆڕ پێک بێ. کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی کوردستان ماوەی 2 ڕۆژ دەخایەنێت. لە کۆنگرەدا پەیڕە و پرۆگرام و لۆگۆ و دروشموناوی حیزب و دابەشکردنەوەی ئۆرگانەکان گرنگترین باس و خواسی نێو گفتوگۆکانی کۆنگرە دەبێت. هاوژین جەمال، کوردستان 24 سلێمانی.